ئەگەر ئێمە بین تەماشایکەین لە 2023 تا ئێستا ئەو کێشانەی کە مەبنا بوون یا لە مابینی هەولێر و بەغدادا یەک دانەشیان چارەسەر نەبووە، نەک چارەسەر نەبووە وەکە زیادیان کردووە. تۆ باسێکە مەسەلەی موچەیە، مەسەلەی نەوت و غازە، مەسەلەی ناوچەی کێشە لەسەرە، مەسەلەی کەرکووکە، مەسەلەی سنوورە، مەسەلەی گومرگە، مەسەلەی فڕۆکەخانەکانە، مەسەلەی ئەمنیەتە. یعنی لە هیچ کامێک لەو کەیسانەدا کە بووە کە پەیوەندی بە هەرێم و بەغداوە هەبێ، هیچ کامێک لەیان نەیانتوانیوە ڕۆڵێک ببینن. هەتا لەوە زیاتر من دەتوانمەوە بڵێم نەک سەرۆک کۆمار کردارێکی باشی نەکردووە، کەسێک ناتوانێت بە ئێمە بڵێ هیچ سەرۆک کۆمارێک لە 2023 تا ئێستا تەنان لێدوانێکی باشی نەبووە، نەک کردداری باش. هەیە بەڕاستی ئێستا ئەوە لە 4 ساڵی ڕابردوو لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق بووە. چەند کەس تەنانەت لە عێراق دەرەزان کە سەرۆک کۆمارەکە ناوی لەتیف ڕەشیدە و ئەو لەتیف ڕەشیدە کە سەرۆک کۆماری عێراقە و لەنێ ئەو هەموو ناز و نیعمەتەدایە وەکو پۆستێکی گەورەیەکێکی باسی دەکا، خێرەکەی بۆ خەڵکی کوردستان چی بووە، خێرەکەی بۆ خەڵکی عێراق چ بووە، خێرەکەی بۆ مەدەنیەت چ بووە، خێرەکەی بۆ ئەو هەموو کێشە هەڵوەسراوانەی کە لە مابینی هەرێم و بەغدادا هەیە چی بووە؟ هیچ شتێک نەبووە بەڕاستی.